ئەم کاتتان باش سپاس بۆ هەموو میدیاکاران سپاس بۆ ڕاگەاندن کە ئەمڕۆ لێرەن خۆتان نەزانن وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە ئامانجی زیاتر ناساندن و شوناسی ئەو تاوان و جینۆسایدەی کە لە گەلی کورد کراوە و لە گەلی کوردستان کراوە هەر لە جینۆسایدی گەرمیان کیمیابارانی هەڵەبجە جینۆسایدی بەرزانیەکان کوردانی فەیلی کوردانی ئێزدی ئەمڕۆ جیاواز لە هەموو ئەو کۆنفرانسانەی دیکە لە چوارچێوەی کۆنفرانسێکی زانستیدا کۆمەڵێک توێژینەوە و بابەتی گرنگ لە پسپۆڕان و شارەزایانی ئەم وڵاتە بابەتی گرنگ ئامادەکراوە بۆی بتوانین لە ڕوانگەی ئەدەب و هونەرەوە لە جینۆساید بڕوانین. هەمومان دەزانین لە دنیادا ئەوەی توانیوێتی جینۆساید و کۆمەڵکوژیەکان بە جیهان بناسێنێت دوو فیگەری زۆر گرنگ هەیە، ئەویش ئەدەب و هونەرە. بۆیە ئێمە هەم ئەم کۆنفرانسە ئامانجی ئەوەیە لەو ڕوانگەوە گرنگی بە جینۆساید بدرێت و لەو ڕوانگەیەوە هونەر بتوانێت ئەو فیگەرە گرنگە بێت کە جینۆساید بە جیهان بناسێنێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنفرانسە ئەفتیتاح دەکرێتەوە، دوو ڕۆژ بەردەوامە بێت کۆمەڵێک پانێڵ و بابەت و توێژینەوەی گرنگ و خاڵێکی دیکەژەوەی ئێمە ئەم توێژینەوانەمان هەموو چاپ کردووە بۆی بێتە سەرچاوەیەکی زانستی بۆ خوێندکاران بۆ هەموو ئەو کەسانەی کە ئەوداڵی زانیارین ئەوداڵی خوێندنەوەی ئەدەب و هونەرن لە ڕوانگەی جینۆسایدەوە. ئەمڕۆ بەش بە حاڵی خۆمان زۆر خۆشحاڵین کە بەشێکی زۆری ڕۆشنبیران و هونەرمەندان و ئەدیبان و بەرپرسان لە حزبی و لە حکومی لێرە ئامادەن و ئەم کۆنفرانسە دەرەنجامی ئەبێت ڕاستپاردە و پێشنیاری ئەبێت بۆ ئەوەی بتوانین لە ئایندەیە لە ساڵانی ئایندەیە بەرفراوانتر گەورەتر و ئەو پێشنیار و ڕاستپاردانەی هەموو ئەو بەشداربووانەی کە لەم کۆنفرانسەیە بەشدارە بن بە هەند وەرەگرین و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە ئەرکی خۆی ئەزانێت بەڕاستی گرنگی بەو بابەتە بدات بە تایبەتی لە بواری ئەدەب و هونەردا. ئێوە خۆتان ئەزانن بابەتی هونەری و ئەدەبی زۆر باش بۆ جینۆساید کراون، بەڵام ئێمە ویستومانە بەم کۆنفرانسە دەرگایە بکەینەوە زیاتر گرنگی بین و ئەو هەوڵە تاکە کەسیان و گروپانەی کە هەبوون هەم لە بواری ئەدەب هەم لە بواری هونەر بتوانین لەم کۆنفرانسەیە کۆیان کەینەوە ئەو قەڵەمە بە بڕشتانە ئەو توێژەرە بە ڕێزانە بتوانین ئەمانە ئەرشیف بکەین بیکەینە سەرچاوەیەک و هەتا بتوانین لە ئایندەیە وەرگێڕانیان بکەین بۆ سەر زمانە زیندوەکانی جیهان تا لە ڕێ ئەدەب و هونەرەوە بتوانین جیهان زیاتر ئەم کۆمەڵکوژی و جینۆسایدانەی ئێمە بناسێت. سپاس بۆ ڕێگەکانی دیکە بۆ ناسازنی جینۆساید کارەساتێکی گەورەی مەسەرمیلەتانە دەوڵاوەتی فیلم چەندێک درا و وەزارەتی ڕۆژنامەیانی هاوکاری دەهنانی فیلم و لەم کۆنفرانسە شانتان چەندێک ژێگەی لە بابەتە کراوە. وەک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەکرێت ئەوەی کە کرابێت هەم ڕێکخرا و هەم خەڵک هەوڵی تاکە کەسی هەم وەزارەت لە تموحی ئێمەیان نەبێت بۆ ئەوەی بتوانین لە ڕێی هونەر و ئەدەبەوە جینۆساید بە جیهان بناسێنین، بەڵام بەڕاستی کار کراوە. نابێت هەوڵی هونەرمەندان و ڕۆشنبیرانی ئەم وڵاتە کە زۆر جار خۆبەخشانە کاریان کردووە بۆ ناساندنی جینۆسایدەکان، کاریان کردووە بۆ بەرەمێنانی فیلمێک لە بواری جینۆسایدا، دەقێکی ئەدەبی لە بواری جینۆسایدا، ئەمە نابێ نادیدە بگرێت. هەوڵی خۆبەخشی هەم ڕێکخراوەکان هەم هونەرمەندان و هەمیش وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەوەی لە توانایە بێت لەم بارودۆخەیە توانیوێتی، بەڵام ئەکرێ بڵێن لە تموحی هەمومانە نەبووە بتوانین وەکو هەموو ئەو جینۆسایدەی جیهان بتوانین لە ڕێی هونەر و ئەدەبەوە ئەم جینۆسایدانەمان بە جیهان بناسێن. من ومێدەوارم ئەم کۆنفرانسە پێشنیار و ڕاستپاردەکانی ئەوە بێت حکومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بدات بە بوارە ڕۆشنبیری و ئەدەبی هونەریەکە تا هونەرمەندانی ئێمە هیچیان لە هونەرمەندانی جیهان کەمتر نین کە بەرهەمی گەورە بەرهەمی بە پێشکەشکەن و بتوانین بەڕاستی لە ڕێی هونەر و ئەدەبەوە ئەم جینۆسایدانە ئێمە ئەرشیف بکرێت بمێنێتەوە. من مامۆستا دەلیل جەمال سەرپەرشتیاری کۆنفرانسی جینۆساید و ڕەنگانەوەی لە ئەدەب و هونەردا.